کوان هەوادارانی فیلمەکانی ئەکتەری زۆر سەرکەوتوو تۆم هانکس لە کورتەکلاکێتی ئەم جارە 12 لە باشترین فیلمەکانی ئەم ئەکتەرەتان پێدەناسێنین بە پێی ماڵپەڕی IMDb من میر عومەرم با بڕۆین. لە پلەی 12 فیلمی The Terminals 2004 بڵاوکراوە نمرەی 7.4 بەدەستێناوە. لە پلەی 11 Saving Mr. Bank 2013 بڵاوکراوە نمرەی 7.5 بەدەستێناوە. لە پلەی 10 Bridge of Spies 2015 بڵاوکراوە نمرەی 7.6 بەدەستێناوە. لە پلەی 9 Philadelphia ساڵی 1993 بڵاوکراوە 7.7 بەدەستێناوە. لە پلەی 8 Road to Perdition 2002 بڵاوکراوە نمرەی 7.7 بەدەستێناوە. لە پلەی 7 Apollo 13 1995 بڵاوکراوە نمرەی 7.7 بەدەستێناوە. لە پلەی 6 Captain Phillips 2013 بڵاوکراوە نمرەی 7.8 بەدەستێناوە. لە پلەی 5 Castaway 2000 بڵاوکراوە نمرەی 7.8 بەدەستێناوە. لە پلەی 4 Catch Me If You Can 2002 بڵاوکراوە نمرەی 8.1 بەدەستێناوە. لە پلەی 3 The Green Mile 1999 بڵاوکراوە نمرەی 8.6 بەدەستێناوە. لە پلەی 2 Saving Private Ryan 1998 بڵاوکراوە نمرەی 8.6 بەدەستێناوە. و لە پلەی یەکەم و کۆتایی فیلمی Forrest Gump 1994 بڵاوکراوە نمرەی 8.8 بەدەستێناوە. ئایا توێکێکی لە بینەرانی فیلمەکانی تۆم هانکس و چەند لەم فیلمانەت بینیوە و زۆر بەدڵ بووە لە کۆمنتەوەمان بنووسن، بەڵام لە یاد نەکەن لایکی و مڕگێ بکەن، لایەوڕەکانتان شێر بکەن و فۆڵۆی هەژماریش لە یاد نەکەن. من میر عومەرم لە گورتەکلاکێتەوە. سەلام عەلەیکوم.